ڕەزامەندی لەسەر ناردنی پارەی ئیکرامیەی خانەنشیناندا. دوای بڕیاری کەمکردنەوەی تەمەنی خانەنشینی لە هەرێمی کوردستان سەرجەمە و کەسانی خانەنشینکراون سەرقاڵی مامەڵەی خانەنشین بوونیانە. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی هەرێمەوە بە تیواری ڕاگەیاند کۆی گشتی ئەو کەسانی خانەنشین دەبن 36,700 کەسن. پێویستە لە ڕێکەوتی دەی مانگی داهاتووەوە مامەڵەی خانەنشینی سەرجەم خانەنشینکراوە نوێەکان تەواو بکرێت. بەپێی زانیاریەکان کە لە چەند سەرچاوەیەکی باڵەوە دەستیوار کەوتووە، وەزارەتی دارایی هەرێم و عێراق سەرجەم دۆستی خانەنشینکراوە نوێەکان پێکەوە لە ڕێگەی لیژنەیەکی هاوبەشەوە ئامادە دەکەن. هەروەها لەسەر خەرجکردنی ئیکرامیەش ئەو سەرچاوەیە وتی بەغدا ئیکرامیەی خانەنشینەکان خەرج دەکات، بەڵام بۆ ڕایکردنی مامەڵەکان کاتی پێویستە. بەپێی زانیاریەکان موچەی پاداشتی کۆتایی خانەنشینکراوە نوێەکان دەگاتە سەر 150 میلیارد دینار، چونکە بەشێکیان 12 و بەشێکیان 18 موچە پاداش وەردەگرن. بەپێی قسەی سەرچاوەکە وەزارەتی دارایی عێراق لە ماوەی 3 مانگدا دۆسی خانەنشینەکان یەکلایی دەکاتەوە و چاوەڕوان دەکرێت لە ماوەی 3 بۆ 4 مانگدا بەغدا ئیکرامیەی خانەنشینکراوە نوێەکان بنێرێت. هەروەها لە مانگی یەکیشەوە خانەنشینکراوە نوێەکان موچەی خانەنشینی وەردەگرن. بەپێی قسەی سەرچاوەکە وەزارەتی دارایی عێراق بە شێوەی سولفە موچە و پاداشتی کۆتایی ئیکرامیەی خانەنشینان ڕەوانە دەکات. جێگای ئاماژەشە ئەو خانەنشینکراوانەی خزمەتیان سەر و 25 ساڵە 12 موچەی ئیکرامیە وەردەگرن و ئەوانەشی کە خزمەتیان کەمترە 6 موچەی ئیکرامیە وەردەگرن.